ئەو پزیشک و پەروەردەکارانەی کە بەدەسیسەی مید لە کۆسۆڤۆ ڕفێنرا بوون لە دوای لێپرسینەوە و وتە لێوەرگرتنیان لە بەردەم داواکاری گشتیدا دەستگیر کران و ڕەوانەی دادگاکران. مستەفا ئۆناڵ بەرپرسی نووسینگەی ئیستانبوڵی ڕۆژنامەی زەمان بوو کە بە بڕیاری حکوومەت دەستی بەسەرداگیرا و داخرا لە 5 نیسانی 2018دا واژۆی لەسەر وتەکانی کرد. مستەفا لە وتەکانیدا باسی لەوە کردووە کە زیندانیکردنی بۆ ماوەی 610 ڕۆژ نادادی و پێشێلکردنی مافەکانیەتی. مستەفا لە وتەکانیدا دەڵێ ئەمە سێم جارە دادگایی دەکرێم، 610 ڕۆژە 3 دانیشتنی دادگا بەڕێوە چووە، بێزار بووم ئیتر دیسان سەرۆکی دادگا گۆڕدراوە. ئەمەش بوو بە دادگاییکردن. ئەم داوایە پاڵەیەکی ڕەشە بە ناوچاوانی سیستەمی دادوەریەوە. من لە دەوڵەت و دادگا و ئاکەپا وەڕسم. ڕاشبژیری و دادگاییە نایاساییەکان لەژێر دەسەڵاتی ئاکەپە و درێژەی باری نەئاساییدا بەردەوامە. فاتح سۆنمێز و ئامینە سۆنمێزی خێزانی ڕۆژی 30 ئازار لە بۆرسا پێکەوە دەست بەسەر کران. ئەو ژن و مێردە 12 ڕۆژە دەست بەسەرن و 2 منداڵی ساڵ و نیوی و 6 ساڵیان هەیە. ئەمڕۆ هەردووچیان بە بڕیاری دادگا دەستگیر کران. سێزگین تانریکۆڵۆ کە ئەندام پەرلەمانی جەهاپە و چالاکی مافی مرۆڤە لە هەژماری تایبەتی خۆی لە تویتەر نووسینێکی لەبارەی ئەو خێزانەوە نووسیوە. لە نووسینەکەدا عەبدولحەمید گول وەزیری داد و بیناڵی یەڵدرمی سەرۆکوەزیران لە دۆخی ئەو خێزانە ئاگادار کراونەتەوە.